و ئینشاءڵڵا لەگەڵ دەستەی کارژێری هەڵبژێردراوی یانەی هەولێر باشترین خزمەت پێشکەش بە یانەی هەولێر دەکەین. ئەوڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە بەدڵی هاندەرانە کە ئەوڕۆ هاتنە ناو یاریگا ڕۆژێکی زۆر خۆش بوو کە یاریگا بەڕوویوان داکراوە. منی زۆر سوپاسی متمانەیە و هەموو لایەنانە دەکەم کە بە منیان کردووە بۆ ڕێکخستنەوەی ناو یانەی هەولێر و ئینشاءڵڵا لەگەڵ دەستەی کارژێری هەڵبژێردراوی یانەی هەولێر باشترین خزمەت پێشکەش بە یانەی هەولێر دەکەین و زۆر سوپاسی هاندەران دەکەین کە لە یەکەم ڕۆژەوە بە پەرۆشی یانەی هەولێر هاتوون. ئینشاءڵڵا چم پێ بکرێت لە مێشە پشتیوانیان دەکەم و ئێستا زۆر زیاتریش پشتیوانیان دەبم و لەو ماوەیەدا ئەوڕۆ ئەنیشی بکاری باش کرا. دوو لیژنە دانرا، لیژنەی مالی و لیژنەی فەنی شتی باش کرایە و ڕۆژانە بەردەوام دەبین لە ئیجتیماعەکان. لیژنە و شتمان دانرایە و تەبێژمان دانایەوە ئەو بەناویانە قسەی فەرمی دەکاتنەوە پاش. ئینشاءڵڵا لە توانامان چی لە توانایە من بۆ یانەی هەولێری دەکەم. یانەی هەولێر لە مێژە خزمەتی یانەی هەولێرم کردووە و ئێستا کە ئەو متمانە گەورەیە بەم بەخشراوە لە هەموو لایەنەکەوە و ئەمن دەبی زۆر لەو متمانەیە گەورەتر بم کە پێشکەشی بکەم. یانی ئینشاءڵڵا بەدڵی هەموو لایەک دەبی و یانەی هەولێر دەگەڕێتەوە ناو پێشبڕکێیەکان بە زووترین کات ئینشاءڵڵا. زۆر سوپاسی هاندەرانیش دەکەین و داواشم لێکردن هەمووی ببنە یەک تیم بۆ پاڵپشتی لە یانەی هەولێر چی دینەمینێتن قسەی و پۆست و شتیوات دەبی پشتگیر بن. هەتووە داوام لە ڕاگەیاندنەکانیش کرد پشتگیر بن لۆ یانەی هەولێر خاسن ئێستا چکە کاتە چکە ماوە دەوری دەست پێ دەکاتن خولەکان دەست پێ دەکات بۆیە داوا لە هەموو لایەکان دەکەم هاندەر بن پشتگیر بن بۆ یانەی هەولێر بۆ ئەوەی بگەین بە باشترین ئەست و سوپاس شتان دەکەم بەڕێزن.